لە پاڵەوانێتی لاوانیانەکانی پارێزگای هەولێر دوو یاری لە یەک کات ئەنجام درا لە یاری پێشکۆتایی تیپی لاوانیانی هەندرێن لەسەر یارگەی خۆی پێشوازیان لە لاوانی هەولێر کرد. یاریەکە لە سەرەتای نیوە یەکەمەوە بەهێزی و ڕکابەری بەخۆیەوە بینی، هێرش بە هێرش لە نێوان هەردوو تیپ ئاڵ و گۆڕ دەکرا. هەولێر لەم دەرفەتان مەترسیدار دەرکەوت، هەندرێنیش وەڵامی دایەوە، بەڵام تۆپ بەرزتون کەوت. لەگەڵەوەی ڕێژەی هێرشە مەترسیدارەکان بەرەو زیادبوون هەنگاوی دەنا، بەڵام نیوە یەکەم هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی. لا نیوەی دوم سەرەتاکەی بێدەنجی باڵی بەسەر یاریگادا کێشا بوو. دواتر هەولێر بە سێ لێدان هەڕەشەی لا گۆڵی خاوەن ماڵ کرد. ئالان هەرمانی گۆڵپارێز بەرپەرچی هەمووانی دایەوە. هەندرێنیش بەخۆی کەوتەوە و لەم دوو هەوڵان نزیک بوو لە گۆڵ. هەردی گۆڵپارێز ئامادەبوو بۆ وەڵامدانەوەی. لا خولەچینەوەت ئەم دەرفەتە بۆ هەولێر هەڵکەوت. یاریزانانی داوای لێدانی سزایان دەکرد. لە هێرشال گەڕاوەکەی هەڤاڵ فەهد ئەوەی مەبەستی بوو بەدەستی هێنا، ئەویش لێدانی سزا بوو. دواتریش تۆمارکردنی گۆڵی یەکلاکەرەوەی یاریەکە. گاکوسێن زۆر مەمنون کە تو لە هەموو یاریەکان ئامادەی و پاڵپشتی و گەنجانە دەکەی و زۆر سوپاس بۆ خوا گەورە کە گەیشتن بە یاری کۆتایی بەبێ شکست، یعنی بەبێ دۆڕان گەیشتنە فیناڵی دەوریەکە. ئیشاڵڵا پەنا بۆ خوای نیهاییش کاسەکەی دەبین لۆ نادی هەندرێن و بەڕاستی ئێمە بە ئاز زۆر باشتر بوون، بەس هەڵەکانمان نەماین فرسەمان زۆر چوان، چەند فرسەمان چوان، بەس بە ئاز زۆر باش بوون، زۆر ڕاما لە خۆمان بوو. ئیتر لە دەقەی ئاخیری حەکەم پەنارتێکی لەسەر گرتین و بە هەڵی دیفاعی گۆڵەکمان خواردەنا بە ئاز ماشەڵڵا زۆر باش بوون. ئینشاڵڵا یاری داهاتوو قەرەبووی دەکەینەوە و ئینشاڵڵا دەگەینە نیهایی و ئینشاڵڵا کاسەکە بە خۆمان دەبن. لێرێکی دیکە هەردوو تیپی لاوانی ئاسۆ کۆیە بێگەیشتن. دوای 90 خولەک لە نیشاندانی ئاستێکی تا ڕادەیەک هاوسەنگ و تۆمار نەکردنی هیچ گۆڵێک پەنابرای بەر لێدان یەکلاکەرەوە لە خاڵی سزا. ئاسۆ بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر 4 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد. کە بردمانەوە لەو گەمەی پیرۆزە لە هەموو هاندەرەکانمان و ئەمە پاش 2-3 ساڵی خڕبووینەوە ئەوە لە بۆمە گەمەکی زۆر مهم بوو کە بردمانەوە و دەستخۆشی لە لاعیبەکان دەکەم بە تایبەتی کادری تەدریبی بەڕاستی زۆر لەگەر مامادوبووینە دەستخۆشی لە یانەی کۆیش دەکەم کەوا ماندووبوونیان کێشای هاتینە ئێرکوانە دەستخۆشیانی دەکەم سەرکەوتوو بن. بەم شێوەیە تیپی لاوانی کۆیە هاوشێوەی پێشمەرگەی هەولێر ماڵ ئاوایی لە پاڵەوانتیەکە کرد. هەردوو تیپی لاوانی ئەڕات و ئاسۆژیاری یەکلاکەرەوە ئەنجام دەدەن. دۆڕاویان ماڵ ئاوایی دەکات و براوەش بەر هەولێر دەکەوێت لە یاری دومی پێشکۆتایی. دۆڕاو ماڵ ئاوایی دەکات و براوەش هاوشێوەی هەندرێن لە یاری کۆتایی دەبێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.